بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە پرۆگرامێکی نوێی هەواری هەورامان هاتوونەتەوە خزمەتتان. ئەمڕۆ من لە هەورامانم بۆ سۆراغی بابەتێک ئەویش کە ناوی هەورامان دێت بابەتێکەیە کە زۆر پرشنگدار و شەوقدارە لە هەورامان. ئەویش بابەتی ئەدەبیاتە، گرنگیدان بە ئەدەبیات و بێژین نووسین و تێکست. جاگە تێکست ئەو تێکستانەی لە بوارە هونەریەکانە بەکارێن، جا هونەری عیرفانی بە یاخود ئەو هونەری سروشت و بابەت کۆمەڵایەتیانەی لە هەورامانە هەیە. ئەمەوێ ئەمڕۆ بپرسم بزانم بۆچی لە هەورامان ئەوەندە گرنگی بە ئەدەبیات ئەدرێ، یان بۆچی ئەدەبیات لە هەورامان ئەوەندە گرنگە بە هەردوو بارەکەوە سۆراغی مێژووی ئەدەبیاتی هەورامانەکەم. هیوادارە ناوینەرە وەشەویست و ئازیزەکامە هامڕامە باچی بەرنامەنە تاپتاومێ گرنگی ئەدەبیاتی هۆرامانە ڕۆشن کردمێ، یان چی هۆرامان گرنگی بە ئەدەبیاتی بوو، یان هۆرامان چی ئەدەبیاتش لاوە گرنگە و هەروەها پاشخانە مەعریفیە مێژویە هەورامانە هەن پێ ئەدەبیاتی وا تێکستە بەناوبانگی و ئاکەسە گرنگا کە بە هەورامی نووسنشا یان گرنگی ئەدەبیات و هۆرامانی پێشمە ڕۆشن کردمەوە. هیوادار ناچی بەرنامەنە هامڕاما بیدێ پێکەوە لەگەڵ ئێوەی عزیزە گوزەرێگەکەین بۆ ڕۆشنکردنەوەی مێژوو یاخود گرنگی ئەدەبیات لە هەورامان. هاتوونەتە خزمەت مامۆستا عەلی حاجی، یەکێک لە نووسەر وەروەها شارەزایانی بواری ئەدەبیات لە هەورامان و ئەدەبیاتی هەورامی. بە دیاریکراوی دیسانەمەوێت لێرەش سۆراغی ئەو پرسیارە بکەم بۆچی لە هەورامان گرنگی بە ئەدەبیات دراوە ئەدرێ، یان بۆچی ئەوەندە ئەدەبیات لە هەورامان گرنگ بووە واتە جێگە بایەخ بووە لە ڕابردوو بە ئێستاشەوە. مامۆستا عەلی دووبارە سڵاوت لێبێ و سپاسەکەین کەم دەرفەتە لەگەڵمانی. کە باس لە ناوی هەورامانەکرێ هاوشانی زۆربەی ئەو تایبەتمەندیانەی تری هەیە، نامێت ڕیزان کەمەوە لە سروشت و ژینگە پارێزی و پەروەردە دۆستیەکەیەوە بابەتی ئەدەبیات و بە دیاریکراوی زۆرجە ئەدەبیاتی عیرفانی لە هەورامان مێژوویەکی زۆر دێرینی هەیە بە ئێستەشەوە کە ناوی هەورامان دێ لە شان بەشانیشی ئەدەبیاتێکی بەرزەیە. بۆچی ئەوەندە لە هەورامان ئەدەبیات جێگەی بایەخ بووە گرنگی پێدراوە و ئێستش هەر جێگە بایەخ و لە ڕابردووشە؟ بەخێر زۆر سپاس مامۆستا شوانە. دیارە گومانێکیان نییە کە هەورامان کە باسی هەورامانەکرێن ناکرێت باسی ئەدەبیاتی هەورامان نەکرێت. ئەتوانن بڵێن ئەدەبیاتی هەورامان لە چاو ئەدەبیاتەکانی ترا زۆر باڵاتر و لە پێشترە. یعنی من هەر تەنها یەک بوار وەرگرم کە مامۆستا مەولەوی کە لە پێشەوەی بچمە سەر ئەو هۆکارانە، بەڵام تەنها یەک نمونەی مامۆستا مەولەوی بێنمەوە لە زمانی هەورامیە کۆمەڵێک دەستەواشەی بەکارهێناوە کە لە بڵێن زمانی عەرەبیا پێوترێ مشەبەهی مەقلوب. یعنی هاتووە بۆ نمونە لە زمانی سۆرانیا و لە شاعرەکانی سۆرانی و ناوچەکانی ترا ئەم ئەدەبیات ئەم شێوازە نووسینە نییە. هیچ کاتێک کە کاتێک تەشبیه ئەکات لێکتواندن ئەکات بە نووسینەکانی تر هەم ئەڵێ ئەم وەکو ئەو وایە، بەڵام نە مامۆستا مەولەوی فەرمێ گوڵ چوون ڕووی ئازیز. یعنی ڕێک مشەبەهەکەی مەقلوب ئەکاتەوە، پێچەوانەی ئەکاتەوە تەشبیهەکە، ئەڵێ گوڵەکە وەکو ڕووی ئازیزەکە کە مەبەستی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم لەوێ، ئەڵێ گوڵ چوون ڕووی ئازیز. ئەوانی تر ئەڵێ بۆ نمونە ئەڵێ چاوە چرای نمرە بیسە، یان باڵا وەکو چنارە، بەڵام ئەو پێچەوانەی کردوێتەوە. جا ئەم زمانی ئەدەبیاتە کۆمەڵێک هۆکارن بۆیە لێرە چوومە ناو باسەکەەوە. یەکەم مەسەلەی زمانەکەی هەوری سیاوە، یعنی ئەمانە هەموو تەشبیهێکی پێچەوانەیە مەقلوبە کە بەس تەنها لە نووسینی مامۆستا مەولەویە و بە تایبەتی لە زمانی هەورامیە ئەمە زۆر بەدیکراوە. چونکە یەکەم ئیشی مامۆستا مەولەوی کە نووسیوێتی بە زمانی هەورامی دەوڵەمەندی زمانەکەیە.
دەوڵەمەندی زمانەکەی لە کۆمەڵێک بوارەوە یەکەم لە وشەوە لە وشەسازیە ئەو وشانەی کە لە هەورامانە بەکاریێت کۆمەڵێک بۆ کۆمەڵێک دەستەواژەی زیاتر بەکارهێنرێت. ئەنجا دووەم بوونی ڕێزمانێکی تێر و تەسەر لە زمانی هەورامیە. بۆ نمونە نێرومێ لە یەکجیا کاتەوە بۆ نمونە کۆ و تاک و ئەمانەی هەیە کار و بەرکار و ئەوانەی هەیە چاوگەکانی دیاریکراوە هەموو بەڕێستا و یاسایەکی تاوا بۆیە مامۆستا شاعیرەکان هاتوون زمانی هەورامیان هەڵبژاردووە بۆ نووسینی تێکستە ئەدەبیەکانیان زیاتر هۆکارەکەی ئەمانە بووە کە زمانی هەورامی یەکەم پاراوە دووەم لە ڕووی وشە سازیەوە سێم لە ڕووی ڕێزمانیەوە کۆمەڵێک هۆکاری تر هەبووە کە توانیویانە پارا بووە. ئەنجا ئەتوانین بڵێن زمانی هەورامی بۆ ماوەیەکی دوور و درێژ زمانی نووسین و حتا ئەدەبیات و ئینەکانی تریش بوو بۆ ماوەیەکی بەتایبەتی لە مێنشینی ئەردەڵانەکانە کە جەنابێت زیاتر شاردە ئەمە یەکێک لە هۆکارەکان یەکێکی تر لە هۆکارەکان ئەتوانین بڵێن سروشتی هەورامان. سروشتی هەورامان ئەگەر تۆ سێری بکەی ئەتوانین بڵێم تەنها لە ناوچەی هەورامانی ئێمە چوار فەسڵەکە بە تەواوەتی دەرەکەوێت کە ئەمانەش هەر بۆ خۆی سروشتەکە شاخەکان ئاوەکەی کەش و هەواکەی جیا لەوەی کە ئەمانە شاخ و دەشت و بڵێن ئاو ئەمانە هەیە کە خۆی لە ئەسڵ بۆ ژیان ئەسڵیشە بۆ بڵێن ئی ئەدەبی کە ئەمانە لێرە توانیویانە بە بۆنێ ئەم سروشتە جوانەوە بە بۆنێ ئەم کەش و هەوا پاکەوە بتوانێت شتێکێکی جوان بنووسێت و ئیلهامی بۆ بێت لەو نانەوە. مامۆساڵیانی ئەو خاڵە زۆر گرینگە لە کوردستان زۆر دوور نەڕۆینەوە نامەوێ ناویش بەرەوە زۆر شوێنی ترمان هەیە زۆر نایان کەمینەیەکمان هەیە بەتابە لە ناوچە شاخەکانی تر ئەگەر ژینگە و سروشتەکان هێندەی هەورامان جوانە بێت لە هەنێ شوانە ڕەنگە جوانتریش بێ بەڵام نابینی لەوێ ئەدەبی و شاعیر هەبێ ئەوەندەی ڕەنگە خەریکی ئاڵوگۆڕی بازرگانیان جۆرێکی تر لە کە ئیشکردن من لە سنوور ئەمە بووە ینی ئەمە من بۆیە ئەڵێم خەڵکی هەورامان خودکەفایەکی تیا بووە جیا لەوەی کە بڵێن سروشتەکەی جوان بووە زۆر شوێن هەیە لە هەورامانی ئێمە ئاوی زیاترە ئازوو ئاوی زیاترە شوێنی فراوانبوونی زیاترە بەڵام نەیانتوانیوە لە ڕووی سروشتەوە حتا لە ڕووی بیناسازیشەوە ئەچیتە شوێنەکانی تر ئەبینی ئەم هەموو ئەوە هەیە بەڵام سەوزایەکی وا نابینی باخ و باخاتێکی وا نابینی سەریقەی ئەوەیان نییە ئەجا ئەبینی بیناسازیەکی وا نابی بەڵام بەدەم ئیشکردنەوە ئەگەر بکەی خەڵکی هەورامانی ئێمە هاتووە بۆ شوێنەکان ئێستا بۆ نمونە لە ناوچەمەکانە بووە ئاوازێکی تایبەتیان هەبووە کە پیان تۆ ئاوازی دەرەیی لە شاخەکانە سیاسەمانیان چڕیوە لە شوێنە بەرزەکانە یعنی بۆ هەمووشان لە تەکێ و خانەخاکانە سۆزی شێخانە و ئەوانەیان چڕیوە کەواتە بۆ هەموو شوێنەکانیش بە پێی سروشتی شوێنەکە کاریگەری هەبووە لە بەکارهێنانی ئەوە بۆیە ئەمە یەکێکی ترە لەو هۆکارانە یەکێکی تر لە هۆکارەکان بەڕاستی سەلیقەی خەڵکە ئەم خەڵکی ئێمە سەلیقەیەکی جوانی هەبووە زۆر ئیحتیمامی بە ئەوە نەداوە کە هەر خەریکی کۆکردنەوەی سەروەت و سامان و ئەوانە بێت کەم کەس هەیە لە خەڵکی هەورامانی ئێمە دەوڵەمەندێکی ناودار بیان سەرمایەدارێک بیانشێ هاتووە ئەوەنەی خۆی خەریک کردووە بە خوێنەوە بڕۆ لە شوێنەکانی ترە حتا نەک بواری ئەدەبی لە بوارەکانی تریشا بڕۆ لە سلێمانی بزانە چەند دکتۆرمان هەیە خەڵکی هەورامانە بڕۆ کەناڵەکانی ڕاگەاندن جەنابتان لەوێن بڕبڕی پشتی کەناڵەکانی ڕاگەاندن هەورانیەکانی ئێمە بڕۆرە فەرمانگەکانی تر بزانێت چەند کەسمان هەیە کە خەڵکی هەورامانی ئێمە هەر عاشقی نووسین و خوێندنەوە بووە هەر تەبیعەتی وا بۆ سروشتەکە و سەلیقەکەی خەڵکەکەی ئێمە وا بووە زۆرترین خەڵکی هەورامانی ئێمە بڵێن زیاتر لە بواری نووسین و ئەدەب و خوێندنەوەیە زۆر گرنگی پیاوە یەکێکی تر لە هۆکارانە ئەمانەش هۆکارن ئەم چی بۆ بە پاڵدەنی ئەوە حوجرە و خانەقاکانی هەورامان کاتی خۆی حوجرە و خانەقاکانی هەورامان وەکو ئەزهەرێک وا بووە چەنەها کەڵەپیاوی وەکو مامۆستا مولەوی وەکو بێسارانی وەکو مامۆستا مەلا عەبدولکەریم و دەڕێز ئەمانە کە زۆریان هەورامی نەبوون بەڵام ئەدەبیاتی هەورامان و لە ناو پەروەردەکەیان لە ناو
تەکیە و خانەقەکانی هەورامانە وای کردووە کە ئەمانە بتوانن شتێک بنووسن کە هەورامیەکانی ئێستا ناڵێم هەورامیەکانی کوان هەورامیەکانی ئێستا کەم بتوانن لێکدانەوەیان بۆ بکەن ینی تێگەیشتن لەو دەستەواشانەی کە ئەوان بەکاریانانەوە سەرقە چوونە ناو ناخی زمانی هەورامیەوە چوونە ناو کرۆکی هەورامی و زمانەکەیەوە وای لێ هاتووە کۆمەڵشتانێک بنووسێ کە کەم کەس بتوانێت لێی تێبگات حتا فەهمی بکات ینی کۆمەڵێک وشە هەیە بە تایبەتی مامۆستا سەیدی و مامۆستا بێسارانی وشیان بەکارهێناوە ئێستا لەوانەیە کەسانی وەکو ئێمە هەر پێی پێ نەبەن زانین مەبەستەکەی چییە هەر وشەکە ون بووە لە ناو هەورامانی ئێمە هەورامیەکانی ئێمە ئێستا وردە ینی جێی داخە ئەو زمانە پاراوەی کە پێشتر زمانی ئەدەب و نووسین بووە خەریکە وردە خەڵکی ئێمە ئەو تااقەتەی نامێنێت کاریگەری کردووە سەری زمانەکانی تر زمانی عەرەبی فارسی ئینگلیزی بڵێن کوردی سۆرانی و ئەمانە کاریگەری هەبووە لەسەری خەریکە وردە ئەو شتانەیان نەماوە زمانەکە خەریکە لە شعرە کۆنەکانی هەورامانی خۆمان تێناگەین ئێمە ئەمە بەڕاستی وای کردووە کە ئەم مەسەلەی حوجرە و فەقێکانی ئێمە کە باسم کرد وای کردووە ئێستا بۆچی ئەم هەموو زانکۆیە هەیە کە باسی بکەین زانکۆکانی هەموو ئەهلی و حکومیەوە بۆ کەسێک و مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕس پەروەردە ناکەن مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕس بۆ معلومات هیچ شاهدەیەکی علمی نەبووە بەڵام وەرە بزانە چەندەها دکتۆرا و ماستەر لەسەر ژیان و بەرهەمەکانی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕس هاتووە دەی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕس ئەگەر لێکدانەوە بۆ شعرەکانی مەولەوی نەکات کێ بۆی بکات خۆ مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕسی خۆی هەورامی نەبووە خەڵکی هەورامان نەبووە بەڵام لە هەورامان نەژاوە وای لێ هاتووە خەڵک بە مامۆستا مەلا عەبدولکەریمی بیارە ینی ناوی دەرکردەوە بە ئێستاشەوە لە زۆربەی نووسینەکان و باسکردنەکە پێڵەن مامۆستا مەلا عەبدولکەریمی بیارە بەڵام مامۆستا مەولەویە کە لەسەر شاتەوە یەت لە بیارە ئەخوێنێت کاریگەری زمانی هەورامی وای لێکا و کاریگەری خوێندنەکەەوە ئاکات شعرەکانی ئێستا بە هەورامی نووسە هەورامیمان هەیە ناتوانێت لێکدانەوەی بۆ بکات نیشانەی دەوڵەمەندی زمانی هەورامیە و نیشانەی بە ئەو ئەدەبیاتەیە ئەو سروشتەیە کە کاریگەری کردووەتە سەر کەس و کەسایەتی وەکو مامۆستا مەولەوی وەکو مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕس و ئەوانەی تر ئازیزم ئایر دووری باڵای تۆ جەستەم کردووە بۆڵ شەماڵ بەردبەی کۆ وەرشەی پروشەی تاو کوورەکەی جەسەم شەرارەی لولەی پیشەی شکەستەم گرمە و پزیسکەی چەخماخەی پارە بەرقی بریسکەی شوعلەی شەرارە شاخەی شریخەی بروسکەی دەروون نەچەم شەتاوان جاری کرد چون هوون مۆجمەڵۆ لافاو هوونی دەجلەی دڵ نەفوارەی چەم وڕمێشانۆی گڵ بەڵێ بینەرانی عەزیز بۆ زیاتر سۆراغی مێژووی ئەدەبی هەورامان یاخود ئەو باگراوندە مێژوویە معریفەی کە لە هەورامانە هەیە سۆراغی ئەم بابەتەژەکەین لەگەڵ مێژوونووسێکی ناوچەی هەورامان زۆر بەڕێز محەممەد سابیر دەمانەوێت ئاوڕێک لە مێژووی ئەدەبی هەورامان بدەینەوە کاک محەممەد سڵاو لێ سپاس بۆم دەرفەتەی لەگەڵمانی سپاس بۆ بەڕێژتان بە خێراتنتانەکەم بەخێربێنی یاخوا زۆر سپاس کاک محەممەد کە باز لە هەورامانەکرێ هاوشانی ئەو کولتورە جوانانەی لە ژینگە و لە ئەدەب و لە هونەر و لە کۆمەڵێک بابەتی تر بەسیارەکە لە بیناسازی بابەتێک کە زۆر شەوقدارە لە هەورامان ئەویش بابەتی ئەدەبیاتە ئەو هەموو تێکستە جوانە ئەو مێژووە پرشنگدارەی ئەدەبیات لە هەورامان لە بەڕێزت بپرسین مێژووی ئەدەبیاتی هەورامان چەند کۆنەیان بۆ کە ئێگەڕێتەوەیان کۆنترین تێکستە ئەدەبیەکان لە هەورامان ئەگەر بۆمان باسکەی ئەم گرنگیەی مێژووی ئەدەبیاتی هەورامان کرێ بڵێن لە بەروی پاشخانێکی مێژووی درێژ ماوەی هەیە بە خێراتنتانەکەم ئەگەر ئێمە ئاورد لە مێژووی کۆنی هەورامان بینەوە هەورامان مێژوویەکی زۆر کۆن و قوڵ و فراوانی هەیە بەڵام ئێمە ناتوانین لە خۆوە ئاماژە بە هەنێشت بین یا شایەتی لەسەر هەنێشت بین هەتاوەکو تێکست و شتی دیکۆمێتی لە بەردەسانە بێت ئێمە بە پێی شتە دیکۆمێتی و تێکستەکان ئەتوانین قسە بکەین
دیکۆمنتی هەورامان پێشتر زمانی هەورامی بە زمانی پەهلەوی نووسراوە خەتی پەهلەوی نووسراوە زمانی هەورانی بەس بە خەتی پەهلەوی نووسراوە بڵێ ئەو خەتە پەهلەویە زمان حاڵی هەورامانیش بووە ینی تۆ ئەگە بڵێن هەورامی نووسینی هەورامی ئەو جۆرەشتانە زۆر کۆن نییە کە بڕاوە بەسەر هەورامیە بەڵام ئەسڵی نووسینی هەورامی نووسینی خەتی ناوچی ئەمە زمانی پەهلەوی کۆن بووە ئەم زمانە پەهلەویە کۆنە سە هەندێک قەباڵە و دیکۆمنت دۆزرانەوە لە ناوچەی سوورەتوێ کە باز لە کرین و فرۆشتنی ڕەزە دێمەکات قەباڵە بووە کە ئەم قەباڵانە ئەگەڕێنەوە بۆ سەدەمی 2000 قوسور لەمەوە پێشتر پێش زاین ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ شارستانیەتی ناوچەی هەورامان کە کرین و فرۆشتنیان ئەقدیان هەبووە گرێبەستیان هەبووە نووسینیان هەبووە دوو ئەگەر بگرێنەوە بۆ تێکستە ئەدەبیەکان لە سەدەمی مەسەن بەهلولی ماهی بارۆڵ ئەمەر کوڕی لە هەب کە قوتابی ئیمام جعفەری سادیق بوو لە بەغاژیاوە لە سەدەمی عەباسیەکانە بەهلول شعری هەیە بە زمانی تێکستی هەورامی هۆنراوەی هەیە کە ئەمە دەقی هۆنراوەکانەتی زۆر بە جوانی وازحی ئەس بالول زاتێوەن زاتی یەکدانە ئامیان ماچان بالول دێوانە کێدی دێوانە وێتەردانا بۆ مەرکە و نەمەدان گەردون زانا بوو ئەمە تێکستی بەهلولی مایە کە قوتابی ئیمام جعفەری سادیق بووە ئەمە تێکستی زمانی هەورامی لەو سەردەمایە باش ئەمە لەکوێ لە بەغا ئەگەڕێنەوە بۆ بابا تایری هەمەدانی بابا تایری هەمەدانی بە هەمان شێوە تێکست و شعرەکانی هەر هەمووی هەورامین لە هەمەدان کەواتە زمانی هەورامی زمانێکی ستاندەری ناوچەیی بووە کە بە زمانی ئەدەبی بووە زمانی نووسین بووە زمانی خوێندن بووە ئەگەر ئەمەوانە بواە بەهلول بۆ پەناباتە بەر زمانی هەورامی بابا تاهر بۆ پەنابات یانی هەزاران شاعری کۆنمانی ئەگە باسییانکەین بەرنامەی دوو کاتژمێریە من ناتوان بە کاتێکی کەما باسیکەم زۆر باشە کەواتە توانین بڵێن مێژووی نووسین بە هەورامiyان بە زمانی هەورامی لە پێش ئیسلام بووە لەگەڵ هاتنیانی پیرۆز ئیسلامیش لە ناوچەکە هەر بەکارهاتووە بەڵێ لە هەورامانە نووسین و وێژە هەبووە زۆر باشە یان ئەتوانین بڵێن زمانەکە زمانێکی ئەدەبی بوو یان لەبەر دەوڵەمەندی زمانەکە وای کردووە زۆرێک کە هەورامینین بە هەورامی نووسیانە یاخود ئەوانەشی هەورامی بوون بە هەورامی نووسیانە تێکستی ئەدەبی هەورامی زۆرە ئێمە کە وتمان زمانەکە زمانی ستاندەری ناوچەیی بووە کە زمانی ستاندەری ناوچە بووە زمانی دەسەڵات بووە کە زمانی دەسەڵاتیش زانست و وێژە و ئەدەبیاتی هەمووی بەچی قسەیەکە بۆ زمانە قسەیەکە کەواتە ئەم زمانە زمانێکی دۆڵەمەند بووە لە وشە لە ئەدەبیاتە لە وتنە لە نووسینە بە زمانی ناوچەیش بۆ بەڕاستی ینی زمانێکی وەکو بڵێن زانستیانە بووە زمانی ئەدەبی بووە زمانی هونەری ناوچەکە بووە زۆر باشە ئەگەر بە شێوازێکی تر بڵین ئەم گرنگی پێدانەی ئەدەبیات لە هەورامان ئەمە مێژووە زمانەکەش دەوڵەمەند بووە چی هۆکارێکی تر هەبوو وای کردووە ئەوەندە لە ناو بابەتە زانستیەکانیش ئەدەبیات تێکست شعری هەورامی ئەوەندە زۆر بێ یعنی تەنانەت ئەوانەشی کە با بڵێن زمانی هەورامیان نەبوو بەڵام بە هەورامی هەر ئەگەڕێنەوە بۆ سەردەمی دەسەڵاتی عەباسی بەدواوە لە ناوچەی هەورامان و ئەم ناوچەی ئەمە لە سەردەم و زمانی مەلیک حوسنی مەلیک حەسەنی مەلیک بەدرە لە سەردەمی مەلیک بەدرە لە ناو خورماڵ زانستگەیەک دروست کرا ئەم زانستگەیە گرنگی بە خوێندن و نووسیندا تاوەکو سەردەمی مەلاجەلالی گەورە ئەم دوایانەوە زانستگەی خورماڵ زانستگەیەکی بەهێز بوو کەوا خوێندن و نووسینی تیا ئەخوێنرا هەچی مامۆسا و عالمی سەردەما هاتن لە خورماڵ دەرسیان ئەخوێند و قوتابی پێگەیاندووە دوایەوە سەردەمی دەرەجاتی عالی بێ شێخ عومەری بیارە کە خانەقای بیارەی دروست کردووە خانەقای بیارە هێندە زانستگەی بەهێز بووە زمانی هەورامی تیا بخوێنراوە ئەدەبیاتی هەورامی تیا خوێن هەتا علمی فەلەکیشی تیا خوێنراوە کەواتە ناوچەی هەورامان منبعی زانست و زانیاری بووە ئەم منبعی زانست و زانیاری گرنگیکی زۆری پێدراوە دوای ئەوەش کە پێشتریش ئەگەر ئاماژەی پێ بکەن سەردەمی ئەردەڵانیەکان نووسین و خوێندن لە سەردەمی بابا ئەردەڵانیەکان و خان ئەحمەدخانە هەر هەمووی هەورامی بوو ینی نووسینی دیوانی دەوڵەت بە هەورامی بە زمانی هەورامی بووە
حتا خان ئەحمەدخانی ئەردەڵانیش مانگانە کۆڕی شعری هەبووە چی شاعری سەردەم بوو هاتوون مشارعیان کردووە شعریان هۆنیوەتەوە شتیان وتووە گۆرانی بێژی بەهێز هاتوون لێرە مەسەرەن ئینی گۆرانیان کردووە ئەمە گرنگی یاوە بە ئەدەبیات و بە هونەر لە ناوچەکە لە هەر شوێنێکی ئەدەب بەهێز بوو بێت لەو شوێنە هونەر بەهێز بووە چکاتی هونەر و ئەدەب دوو چمکی پێکگرێدراون هەمیشە ئەدەب بووەتە هۆی هاندانی هونەر لەو تێکستانەی هەمانە چکە ئێستا تان بگەڕێنەوە بۆ باڵێن زۆر کۆن ناسیە سەدە دو سەدە لەمەوبری لە سەدەی با بڵێن 19 و 20 ئەدەبیاتی کوردی کە زۆربەی هەر بە زمانی هەورامی نووسراوە لە سەردەمی مەولەوی و پێش مەولەوی و مەلای جەباری و خانای قوبادی و تورکەمیر و کۆمەڵێکی زۆر ئەمانات هیچ تێکستمان خۆمە باشتێکی گرنگ مەلای جەباری لە ناوچەی جەباری کەوێتە ناوچەی چەمچەماڵ و کەرکووک و دەشتی لەیلان و ئەو منتێقە مەسەرەن ئەوە بۆ خۆی لەوێژیان هاتوون گەرمیان و کوێسانیان کردووە مەلای جەباری لەگەڵ هۆبەکای هاتووە بۆ کوێسان لێرەش هۆنراوەیەکی زۆر درێژ و توولانیە من ناتوانم باسی کەم بەڵام لە نێو ئەم شعری مەلای جەباریە دوو شتی زۆر جوان دەرەکەوێت بۆ مێژووی ئێمە ئەڵێ نەقارەی منقار تێرانی سوبخێس بێزنان نەغمەی نەکیسای پەروێز چلەکەی چەکاوز چون خەنجەرەی عود مەر پەنجەی چلچەنگ دەستی بارە بوو وەرە ئێمە بەس ئەم چوارینەیە لە قارەی میقالێ لە دەنگی دەنووکی تەیرەکان کە بەیانیان زوو ئەخوێنێ ینی کە نامە ئەنووسێتەوە بۆ دۆستەکەی بۆ ئەوێ ئەڵێ هێندە ئەم دەنگی تێرانە جوان وێزە ئەڵێ دەنگی نەکیسای پەروێزت لێ هەڵەکەوێت کە نیکیسای پەروێز گۆرانی بێژێکی کۆنی سەردەمی خسرەی پەروێز بووە ناوبانگی بەهێز بووە ئەم چوارینە ئەومان پیاڵێ کە لە سەردەمی خسرەی پەروێزا دەنگی هونەر و مۆسیقا هەبووە لە ناوچی هەورامانە باشترین گۆرانی بەز نەکیسای ناو بووە چاو لێ مەسەرەن ئەمە شاید حاڵە دەلیلە اینجا ئەڵێ چیرەکەی چەکاوز تێرێکی دەنگ خۆشە و کۆم تێرانە چون خەنجەرەی عود مەر پەنجەی چلچەنگ دەستی بارە بوو چلچەنگ ئەو ئامێرە مۆسیقایە کە ئامێرێکی مۆسیقای کۆن بووە لە سەردەمی خسرەی پەروێزە ئەویش چلچەنگیان پێوتووە بەڵێ ئەو ئامێرەیە کە کۆنترین مێژووی هەیە لە هەورامانە هیچ سەردەمی خسرەی پەروێز بووە و ئینەکەشی بە ناوی بەڵێ ئەوەی ژەنیوەتی بڵێ دەستی بارەبوود بۆ بارەبوود یەکێک بۆ لە مۆسیقاژەنە کۆنەکانی ئەو سەردەمە ئەم چوارینە شێعرە دوو سێشتی جوانمان پێڵێت یەک ناوی ئەو تەیرانە کە کۆن ناویان چی بووە دوو ناوی ئەو گۆرانی بێژە کۆنەی کە سەردەمی خسرەی پەروێزە بۆ خسرەی پەروێزیش حەزەکەم زانین لە سەردەمی سەرەتای هاتنی ئاینی ئیسلامدا لەو کاتا بووە کاتێک کە فتوحات دەستی پێکردووە خسرە وابزانم ئەگە درۆشم نەکرد بێ یەکێکە لەوانەیەکەوە نامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێگەیشت و نامەکەی دڕن حتا دقێکی نامەکەژێ کە کچەکەی نەفرین لە باوکی یەکا کە ئەو نامەی دڕن دوای ئەوە بەڵێ ئەڵێ ئەوستیانی مەبەسم لە تاریخی کۆنیەکەیەتی ناچمەنەوە کاک محەممەد تێکستمانەیە سروشتێکی جوانمانەیە لە هەورامان دەنگخۆش و ئاواسڕ بەپێی هەموو دەشتایی و دۆڵ و چیا و مەجلیسی حجرەکانە ئاوازی جیاوازەیە لە کۆتایە هەموو ئەوازانی دەنگخۆشێکی ئەبێ لە پێشا تێکستێک بێ ئەبێ لە پێش تێکستە بێ ینی کەواتە من ئەرزم کردی وتم هونەر و ئەدەب دووشتی لێکدراوی یەکترن تاوەکو ئەدەب لە ناوچەکە گەشە نەکات ئەدەبیان نەبوو بێت هونەرمەند نەیتوانیوە ئەو کاریگەری بکەوێتە سەری لەسەر ئەو دەقەهونەی لەسەر مۆسیقای شعری ئەو مۆسیق ئەو گۆران ئەو وەنراوەیە شت بڵێ هەرچەند هونەری هەورامان زۆر گرنگی بە تێکست نەداوە زۆر جار گۆرانی بێژەکە بە خواستی خۆی شعری هۆنیوەتەوە کەلیماتی وتووە تۆی بڵێ فیتڕەتە هەیە لە تاکی هەورامی ینی ئەدەبی هەورامی ئەبینی بۆ نمونە ئەو تێکستانەی لە بەزمێکی شای ئەوترێ زۆر جیاوازە لەوەی لە چەمات پێ بڵێ بەزمی دەرەی یەکێک لە گۆرانی بێژەکانی هەورامان کەوا ئاوازی سیاو چەمانەی بە ڕۆحێتێکی تر هۆنیوەتەوە سێرەکەی یوسف ئاسکەیە یوسف ئاسکە کەسایەتێکی گۆرانی بێژی دیوانی خان ئەحمەدخانی ئەردەڵانی بووە هاتووە مەسەرەن گۆرانی سیاو چەمانەی کە سیاو چەمانە وازام زیاتر لە 12 خۆی بەزمی هەیە
ئەم ئاوازە گۆرانی سیاو چەمانانەی لە ڕوحێتە ئایخۆی سیاو چەمانە مێژونوسان ئەڵێن سیاو چەمانە ئاوازی ڕوحی بووە لە زیاتر بۆ ئیرفانی بووە ئەم هاتووە ئاوازە ئیرفانیەکانی وەرگێڕاوەت مەسەرەن وەلای ناوە ئاوازی سروشتی خوێنراوی سروشتی و غەرامی ئەو جۆرە شتانەی پیان کردوانی وەلحاسر ڕوحێتێکی تری کردەوە بەراو زیندوو کردوونەتەوە زۆر باشە لە ئەدەبیاتی هەورامی یان با بڵین لەو گرنگی پێدانەی دراوە بە ئەدەبیات لە هەورامانە و لەو سەریشەوە بێنەوە لەو ئەدەبیاتە گرنگەی هەورامان کە گرنگی پێدراوەتە هەم خودی ئەدەبیاتەکەی هەورامان گرنگ بووە هەم لە هەورامان گرنگی بە ئەدەبیات دراوە ئەم دوو بابەتە توانین بڵین ئەمە وای کردو هەورامان بە ئێستەشەوە خاوەنی ئەو مێژوە دەوڵەمەنە بێ من حەزەکەم یەک شتێ پێوە من کتێبێکم خوێنەوە بابەتێک من تۆزە حەزم لە خوێنەوە شتیوە زۆرە حەزم لە مێژوو ئەدەبیات ئۆشتان بابەتێکم خوێنەوە لەسەر گرنگی زمانی هەورامی ئەڵێ نووسەرێک جاران نووسەرەکان خەڵکە ڕۆشنبیرەکان لە دوورەوە ئەوەت ئێمە کە هەورامی ئەزانین بۆ نەچین بۆ هەورامان بخوێنین وەکو چۆنە ساڵێر کاکە من زمانی ئینگلیزی شارەزام زمانی ئینگلیزی بەڵەدم ئینگلیزی ئەزانم ئێ بۆ نەڕۆم بۆ ئەوروپا توانم بژیم لە ئەوروپا مادام زمانەکە ئەزانم توانم بژیم جاران بۆ ڕوحێتەوە هاتوونەتە ناوەرە وتیانە مادام ئێمە هەورامی ئەزانی زمانی ئەدەبیاتی هەورامیمان خوێن و ئەزانی ئەی بۆ نەچین بۆ هەورامان بخوێنین کاتە ڕۆڵی حجرەوەخانەخەکان هێندە گرنگ بووە هەندە هەورامان و ناوچەی هەورامان هێندە گرنگ بە زمانی هەورامی هێندە گرنگ بووە ئەوەی کە کەلیمەی هەورامی تێگەیشتەوە هەورامی زانیوە بە هەلی زاری وتێکی چم بۆ هەورامان ئەخوێنم من زمانەکەیان ئەزانم بۆ نە ڕۆمزان سوێر بم زۆر ڕاستە سانان وەی ڕەنگ وەگەردون یاوان گێژای گێژی لول کلەڵەی کاوان بەناباشی بۆش بەرزە دیاران سوێتکاری کرد تاقچەی مغاران چ شیرین زەرگەت هەوای تۆپی سەد گۆشوارە نەگۆشن و نەمامان کرد پەینیگای باڵای نەمامی بێگەت یەخ ئایە نەگەت تەم چاشێ و ئاوت ئەی مەحبوبەی خاس ئەی بنای تەمام مناڵ و پەی بەزم ساقی و شیشە و جام ساقی باک نیەن جەسەدی دەیدەی هەوا وەشکردن نەشئەی نۆشای مەی ئاخر سەرمەشقەن پەرێمەی خواران واردەی وێردە و واردەی یاران چون نەدڵ نشن و مەزەی مەیداران بەیە چون وە تۆی لۆنگی مەویاران زوانکەی سۆز دەستکەی ناڵە پێکانۆڕی زۆر ڕەحمەت پیاڵە ڕەحمەت وەڕووی خاک ڕستکاراندا پیاڵەوە دەم ئینتیزاراندا دیرەن با ئێمەش لەی گوزەرەوە جامێ وەزوە دەست نیم دەست وەسەرەوە ئەگەر ئێمە دەستێمی تاریخی و دەستێمی تاریخە کۆنەکە هەورامانی و دەستێمیانشو گێڵمەوە پێی ئادەقە تێکستە کۆنا کە هەورامانە هەنی و بینی ئینێ وەرودەسینە یان باس کردە وەڵی گەچین ئێمە شەو گێڵمەوە پێ کۆنترین دەقی تێکستی هەورامی یۆ چا دەقە تێکستە کۆنە هەورامیا کە بە زمان و مەحاڵ و هەورامانی زمان و پیشالیار و هەورامانین کە هەورامان یێر پیشاریاریش بینی یۆشا 150 ساڵی وەڵی ئیسلامی ژیوان بە پاو ئاکتیبی کە مەلام هەموو مەلا ساحیبینیانرە مێژوو پیشاریاری کە چی کتێبەنە ڕانمونی خەڵکی کەرۆ جە تێکستە کاشنە مەسەرەن ڕانمونی خەڵکی کەرۆ ماچۆ وەروێ وارە و وەروەوەرێنە وەرێ سەپەرچی و چوارسەرێنە گۆشڵێ مێڕیۆ دووەبەرێنە کەرگەی سیاوە هێڵە چەرمێنە تا ئاخرش مرۆ پێرە ئینە کۆمەڵی ڕانمونیە ئەگە شەرحێت وینێ کەرمێ مەرمیلی بایم بەستی تێکستی کەرمی یۆتە چا تێکستە کۆنا دما ئای بێمێ مەسەنەن پێ سەدەم و باڕۆڵی مایی یان عمەر کوڕ لە هەبی کە سەدەم و خلافەت و عەباسینە ژیوان کە تەلەبە ئیمام جەعفەری سادقی بیان هیچ کۆمەڵە تێکستی جوانێ فرێشەنی بە زمانی هەورامی قسەکەرۆنەوە شعرێ ژواتێنی یۆتە ژە تێکستە کۆنەکانمان مەسەرەن کە شعری شاعرە کۆنەکانێکە گێڵمەوە پێ ئەسڵ و مەسەلەکی دلی کتێبەکە سەرنجامینە سەدان شاعری گەورەی ماهەنی کە گرت بە زمانی هەورامی شعری شاواتێنی دماوانەی گێڵمەوە پێی سەدەم و ئەردەڵانی دلی ئەردەڵانینە مەسەرەن دیوان و شعری و ئەدەبی بیان کە شاعری خاصی بینێ کە بابا خان ئەحمەد خانی ئەردەڵانی هەتا موچە و بوجەی تایبەتشدان بە شاعرە گەورەکە سەردەمی کە شعری شاواتینی مانگانە لوێنی مشارع و شعرا شاکردن و ئەدەبیات و هەورامانی شابەیەزکردن
دماوانەیە گێڵمیەوە پێی مەسەرەن یاگە زانستیە گەورەکە هەورامانی تەماشەکەری مەسەرەن زانستگە و خورماڵی بێن گوڵعنبەری کە گەورەترین پێگەی زانستی و شەرعی بێن کە چەندین مەلێ و زانستگی گەورە گەوری چا دەرشاواتەن و ئەدەبیات کەوتەن وەڵێ دماوانەی مەسەرەن سەدەم و شیعمەر و بیاریەوە زانستگە واڕیەوە پێی کۆگەواڕیەوە پێی بیاری جە بیاری و خانەقا و بیاری و تەوێڵێنە کە گەورەترین علەمێ سەردەمی هەر چوار پارچە و کوردستانی و ئامێنی چاگە هەم دەرس شاوانان هەم دەرسی شاورگە هەم تەدریسی چاکردن کە مەلێ گەورە گەوری چاگە بێنێ چندین شاعرە گەورە گەوری چاگە ورکەوتێنی وە چاگەی زمانی هەورامی شاوانان و دین یۆتەر چاشانازیا کە پێی هەورامانی کردی و وەختی وێش کابرا کەرکووکەنە مەلای تەماشەکەرە مەسەنە مەلای جەباری منطقە و چەمچەماڵی وە شعری هەورامی ژواتێنێ ڕەنجوری کە خەڵکو و کەرکووکین شعری تێکستی هەورامێژەنی وەلی دێوانە کە ئەسڵان خەڵکو و گەرمیانی چاوانی تاوواچ و مەسەن تێکستی هەورامی شعری هەورامی ژواتێنی تەمام و تێکست و شعرەکە قەدیمی گت هەورامی بێنی ئینە ئانەگەڵەوە پێیانێک کە ئەدەبیات جە هەورامانە پێگەوە گرنگش بێن و وەقیمە نەبیێن عزیز دیارن وادەی لوامن ئەلوەدا یاخیر ئەوە نەمامن دەوڵەتەکەی وەسڵ پانەزەواڵن جارێ تەردیەی باڵا مەحاڵن سادڵم وەشکەر وە ئیلتیفاتێ بڵیەوە لاوە بوین و ساتێ بابەی و شنۆی شیرین ڕازەکە گۆشدەرۆ لادێ مەینەت گازەکە ئاخر سەفەرن ڕاخەی لێ دوورن مەنزڵ بێپایان تۆشە زەرورن دینت تۆشەی چەم مەیلت تۆشەی دڵ ڕاز و تۆشەی گۆش مەنزڵ وە مەنزڵ کێزانۆ چوون بۆ ئەو دنیاوەی فانی بابەیۆ نەبین گەردن ئازایی بەڵێبینەرانی عزیز هەر لە سۆراغی گرنگی ئەدەبیات لە هەورامان و گرنگیدان بە ئەدەبیات لە هەورامان لە خزمەت کاک ناسیح خارگەڵانەی نووسەر و شاعیرین بۆ زیاتر گفتوگۆکردن دەربارەی ئەدەبیات لە هەورامان کاک ناسی سواز بۆم دەرفەتەی بە ئێمە بەخشی گەر لەوە دەست پێ بکەینەوە بچینەوە ناو ئەدەبیات لە هەورامان ئەو گرنگی پێدانە زۆرەی ئەدەبی هەورامی ویان گرنگی پێدان بە ئەدەبیات لە هەورامان بە هەردوو بارەکەیە سەرنجی بەڕێز قسەی بەڕێز لەسەر ئەم بابەتە بۆ بەم شێوە ئەو گرنگی پێدان هەیە توانی ناوی بێن یەکێک لە تایبەتمەندیە جوانەکانی هەورامان ئەدەبی بوونیەتی یاخود گرنگی پێدانێکی زۆرە بە ئەدەبیات لەم ناوچەیە سەرەتا منیش بەخێراتنتان نەکەم هیوادارم سەرکەوتوو بن دیارە ئێمە کە باسی ئەدەب ئەکەین ئەدەب هاوتەریب لەگەڵ ژیانی ئینسانە هاتووە هەر لە سەرەتای بوونی مرۆڤایەتیەوە ئەدەب گەشەی کردووە ئێمە باسی ئەدەبی هەورامانمان کردووە کەواتە نابێت زۆر دوور بکەوینەوە بۆ ئەوەی ڕیشکەی خۆمان ون نەکەین میلەتی کورد لە سەرەتاوە هەر لە سەرەتاوە بۆ بە دوو بەشەوە بەشێکی جانشین هی گوند و شارەکان و یا با بڵێن لە ناو ئەشکەوتەکان و گوندەکانە پێش شار دروستکردن بەشێکیشی کۆچەر بووە هەورامان یەکێکە لەو شوێنانەیە کە ئەتوانم بڵێن بە عەزمی شەخسی شوێنەکەی شوێنێکی جانشین بووە کۆچەریتی یەکەم بووە جا ئەم هەوکارە وای کردووە کە هەورامان لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی ئەدەبەوە کە ئەدەب لە چەند ڕیچکەیەک دروستە بێ ئەفسانەیە داستانە ڕازی بەر ئاگردانە قسەی نەستەقە چیرۆکە وتاربێژیە وە شێعری شاعرانە ئەمانە هەموو ئەدەبیان لێ دروستە بێ ئەمانە بۆ ناوچەیەکی شاخاوی و بۆ ناوچەیەکی سەختی وەکو هەورامان بەڕاستی من ئەڵێم هەر هەمویان بە تایبەتی ئەوەشم لە یاد بێ فەلسەفەش دەوری هەبووە لە هاوپێچکردنی ئەدەبا وە قسەی نەستە خۆی هاوپێچی فەلسەفە ئەکا بەڕاستی چونکە قسەی نەستە کاتێک کە تۆ باسی وشەیەک ئەەکەی یا شتێک بە بەرامبەرەکەەوە ئەڵێ ئەو شۆڤەی زیاتری بۆ ئەکا بە شێوەیەکی فەلسەفیانەی حەکیمانە
لە هەورامانە ئەمانە هەر هەمویان گرنگیان پێدراوە و هەبووە. ئەمە خاڵێکە. خاڵی دووەم جەنابەت ئەڵێ بۆ مەسەل باسی ئەدەبی هەورامان و کردووە. هەورامان هەر وەکو سنوورێکی داخراو بووە، دەستی بێگانەی ئەوەنە پێ نەگەیشتووە. هەر ناوچەیەکیش مەسەل ئێستا ئەگەر ئێمە تەماشای مێژووی ئەدەبی کوردی بکەین، بە تایبەتی مامۆستا عەلاءەدین سەجادی ئیشارەی یاوە بەوەی کە هەورامان و ناوچەی بۆتان دەستی بێگانەی پێ نەگەیشتووە. هەر ئەم هۆکارەش وای کردووە کە ئەدەبێکی پاک و پوخت و بایەخی هەبێ. بەڵێ لە کۆتاییە ئەدەب بە زمانێک نووسرێ تێکە زمانەوێت، دواتریش هونەر ئێتە ئاراوە. دەبینین لە هەورامان زمانی با بڵین هەورامی کە پێی نووسراوە لە کۆنا، توانی بڵێ ئەمە هۆکارێک بووە، زمانەکە دەوڵەمەند بووە یان بۆچی بەو زمانە نووسراوە، ڕۆڵی زمانەکە لە بێزکردنی ئەدەبیاتی هەورامی یاخود ئەو کەسانەشی کە بە هەورامی نووسیانە لە دەرەوە ئەدەبیاتی هەورامی هاتوونتە ناوەم ئەدەبیاتە. برای بەڕێزم ئەوەش پرسیارێک و زۆر جوانە. هەروەکو عەرزم کردی هەورامان شوێنێکی سەختی شاخاوی بووە و عاسیش بووە، دەستی بێگانەی زۆر پێ نەگەیشتووە. هەر لە سەرەتای ژیانەوە ئەتوانم بڵێم کە مێژوو بە ئێمە ئەڵێ میلەتی کورد میلەتێکی دڵسافی سادە بووە، نیوەی بە کۆچەریەوە خەریک بووە. ئەوەشی کە ئەو بووە لە ناو گوندەکانە بە باغداری و کەشاوەزی و ئەوشتا ئاژەڵداریەوە مەشغوڵ بووە. ئەوەندە مەسەل بایەخی نەداوە بە هەندێشت. بۆ نمونە ئەگەر ئێمە تەماشای میلەتی کورد بکەین دابەش بۆ بەسەر دوو جەم سەردا کاتی خۆی، بەسەر تورک و فارسا. ئەوەی کە فارسەکان تەماشا ئەکەی زۆربەی شاعیرانمان بە زمانی فارسی نووسیویانە، زۆربەی شیان بە زمانی تورکی نووسیویانە. ئەمەندە تورک و فارسەکان ئەوەندە زاڵم و بە لەگەڵ حرمەتم ئەم قسەیەکەم ئەوەندە حاقد بوون، وایان بردوۆتە مێشکی ڕۆشنبیران و نووسەران و شاعیران و ئەدیبان و ئەوانەوە کە میلەتی کورد میلەتێکی هەراوا شوانکارە و فەقیر و سادە و یعنی وایان لێ کردووە کە ئەم تاکی کوردە بەکەم تەماشای خۆی بکە. بە تایبەتی من لەگەڵ حرمەتم کە ئەمە شەر ئەم قسانە ئەەکەم بە تایبەتی لە ناوچەی سۆران و بەشێک لە بادینان و ناوچەی مۆکریان ئەمانە کاتی خۆی یا بە فارسی نووسیویانە یا بە تورکی نووسیویانە. کاتێک کە ئاینی ئیسلامی هاتۆتە سەر ئەوەی بووە بە ئاینی ئیتر سەرەکی سنوورەکە زۆری لە حجرەکە پەروەردەکراوە، ئەوانیش لەبەر خۆشەویستی ئاینەکە بە زمانی عەرەبی نووسیویانە. تاقە شوێنێک کە بەڕاستی کەلتور و بەها و زمان و فەرهەنگی خۆی پاراستی بێت لە ئەدەبی کوردیان ناوچەی هەورامان و بۆتان بووە. ناوچەی هەورامان لە باکوور باڵێ بەڵێ قوربان لەبەرەوە ئەویش ناوچەیەکی دوورە دەستی شاخاوی بۆ توانیوتی ئەویش کەسایەتی خۆی شکۆی خۆی بپارێزێ. مەسەل بۆ نمونە تەماشاکەی کەیتر هەورامیەکان بە زمانی خۆیان نووسیویانە، بە زمانی خۆیان وتوبێژیان کردووە، ئەدەبیان نووسیوە، چیرۆکیان گێڕاوەتەوە، ئەفسانەیان گێڕاوەتەوە، سەرگورشتیان گێڕاوەتەوە، بە هیچ شێوەیە هیچ وشەیەکی بێگانەیان تێکەڵ نەکردووە. کاتێک کە ئەم زمانە وەردە وەردەگەشەی کردووە و شاعیرەکانی تری بەشەکانی تری کوردستان کە بۆیان دەرئەکەوێ کە لە ناوچەی هەوراماندا زمانێک هەیە شاعیران و ئەدیبان پێی ئەنووسن، بەڕاستیەکەی ئەوانیش هەڵوەستەیەکەکەن پرسیارێک لای خۆیان دروستەکەن، ئەڵێن دێ مادام لە زمانی کوردیە شوێنێک هەیە کە بە زمانی بنەڕەتی کوردی ئەنووسێ، زمانی بێگانەی تیانە، ئێمە بەوە بنووسین باشترە تا هەستین بە زمانی تورک و فارسەکان و عەرەب بنووسین. بەڕاستیەکەی بۆیەش سەرنجی شاعیرانی زمانی هەورامی، ئەدەبی هەورامی، ئەدەبی هەورامی سەرنجی هەموو شاعیران و نووسەرانی دەوروپشتی بە تایبەتی سلێمانی بڵێن کوردستانی باشوور و بەشێک لە ڕۆژهەڵاتی بۆ لای خۆی ڕاکێشا کە ئێمە ئەبینین زۆربەی شاعیرانی ئێمە لە دەرەوەی هەورامانە وەکو مەلای جەباری، وەکو خانای قوبادی و کورە زۆرن ئەوانە کە ئێمە میرزا ئەحمەدی هەمەوەندی ئەمانە هەر هەموو بە زمانی هەورامی نووسیانە. ئێمە کاتێک کە باسی دوو نەفەرەکەین لەوانەیە بڵێن هەرم دوو نەفەرێ بە پەنجەی دەست ناژمێرن ئەوانەیە کە بە زمانی هەورامی هەر کەسێ ویسبێتی کە بگەشە بە زمانی کوردی بدا هەستاوە پەنای بردوتە بەر ئەدەبی هەورامی بۆ ئەوەی بیسەلمێنێ کە ئەمیش توانای هەیە کە بە کوردیەکی پەتی و ڕوت بتوانێت خزمەتی میلەتی خۆی بکە. ئەبەم شێوەیە زمانی هەورامی گەشەی کرد، ئەدەبی هەورامی گەشەی کرد لە ناو
نەتەوەی کووردا بە تایبەتی لە بەشی ڕۆژهەڵات و کوردستانی باشوورە هەتاک و سێکوچکەی بابە. زۆر باشە. پێشوێ پرسیاری لەکەم خۆرەتاوکە وتم تێکی نایە بۆیە پرسیار کاگە خۆرەتاو بۆیە وتم کێشەی نیە باوەڕ ناکەم تێکی باش زۆر باشە. ماوەستا ناسێ کاتە ئەگەر خولاسەیەک بکەین لە کۆتاییدا ئاماژەت بە چەند خاڵێکی گرنگ کرد ژینگەکەی سروشتەکەی هۆکار باسی ئەوەمان نەکردووە هێشتا لەوەی کە داخراوە بەڵێ بەڵێ کە دەستی بێگانی پێ نەگەیشتووە ئەمە وای کردووە پارێزراوە بێ باشە وایە جەوی سروشتەکەی ئەو با بڵێن ژینگەیەکی جوان گۆڕانی فەسڵەکان شاخ و چیا و دۆڵ و دەشتواکە ئیلهامێکی بۆ بێ باست لەوە ئەمە کە زمانێکی دەوڵەمەنیش هەبووە کاتە توانین بڵین ئەمانە هەموو بەیەکەوە هۆکار بوون و ئەمە ئاماژەیەکیشم بۆ بکەی بەڕاستی ڕۆڵی ئەو زانستگایانەی کە لە هەورامان هەبوون تا چنێک توانیانەوە بکەن ئەدەبیاتێکی بەهێز لە هەورامان دروست بێ و گرنگی پێ بدرێ. لە ڕاستیە ئێمە وەکو عەرزم کردی وتم هەورامان ناوچەیەکی شاخاوی بووە و ناوچەیەک بووە گۆشەگیر بووە گۆشەگیر نەبووە لە ڕووی گۆشەگیری کۆمەڵایەتەوە بەڵام بەوەی سەختی شوێنەکەیەوە دەستی بێگانی ئەوەندە سەروەت و سامانی کەم بووە مەسەرەن دەستی لە کشت و کاڵی کەم بووە هەندێشتی کەم بووە ئیتر بێگانەژەوە هەڵپەی بۆ نەکردووە بڕواداگیری کاو خۆی تووشی سەرێشە و شەڕی هەورامیەکان بکە بە سراحەت ئەمە خاڵێکە حتا بۆ ئەوە وای کردووە کە زمانی هەورامی هەروەکو خۆی بمێنێتەوە و پارێزراو بێ بەڵام ئەوەش لە یاد بێ کە هەورامان یەکێک لە هەرە هۆکارە گرنگەکانی گەشەی ئەدەبی سروشتەکەیەتی ژینگەکەیەتی مەسەلەن شوێنێکی سروشتیە ژینگەیەکی جوانی هەیە سروشتێکی جوانی هەیە هەر چوار وەرزەکەی ساڵ خۆیان لەوێ بە تەواوی نمایشەکەن ئەمە یەکێک بووە لە هۆکارە گرنگەکانی ئەوەی کە ئەدیبانی هەورامان بتوانن خۆیان لە هەر چوار وەرزەکەدا ببیننەوە و ئێستش ئێمە شایەتیمان هەیە لەوە لەگەر مامۆسا لەگەڵ مەسەر تۆ تەماشای سەیدی هەورامی بکە مامۆسا بێسارانی بکە مامۆسا میرزا شەفیعی پاوەیی بکە حتا خالای قوبادی بکە ئەمانە ئەبینی کە بە شێوەیەکی جوان تاریفی ناوچەی هەورامان و تاریفی سروشت و ژینگە و جوانی هەورامانیان کردووە جوانی کوردستانیان کردووە چونکە هەورامان بەشێکە لە کوردستان ئێمە کاتێککە باسی چیا ئەەکەین لە کوردستان چیا هەیە باسی گوڵ ئەکا باسی عیشق ئەکا هەر هەمووی ئێمە کاتێکە شاعیرێک قەڵەم ئەبا پەنجە ئەبا بۆ قەڵەمەوەی خاتە سەر کاغەز شاعیرێکی نەتەوەی کوردە لە هەر شوێ بنووسێ هەر نەتەوەی کوردە کەواتە هەموو میلەتی کورد شانازی پێوەکەن و ئەمەش کە ئێستا لە هەورامانە هەیە بەڕاستی ئێمە لە هەموو شتێکا بەداخەوە کۆڵەوارین ئەبوایە ڕۆشنبیران و ئەدیبانی نەتەوەی کورد زۆر بایەخیان باە بە ئەدەبی هەورامان چونکە ئەدەبی هەورامان ئەدەبێکی زۆر لەوەش کۆنترە ئێمە کە باسیەکەین زۆر باشە گرنگە ئەمە ئەوەمان بۆ ڕوون بێتەوە وەک لە سەرەتاوە باسمان کرد بۆچی لە هەورامان گرنگی بە ئەدەبیات دەدرێ بۆچی لە هەورامان ئەوەندە ئەدەبیات گرنگی پێدراوە یانی لە هەردوو پارەکەیە سروشتەکەی پارێزراویەتی و سەختی شوێنەکەی و دەوڵەمەنی زمانەکەی ئەو باگراوەندە مێژووی کە هەیبووە لە پاڵی ئەکرێ بڵێ ئەو خوێندنگایانە یاخود ئەو زانستگایانەی کە هەبوون لە هەورامانە وای کردو ئەدیبێکی زۆر ڕوو لە ئێرە بکە تێکستێکی زۆری ئەدەبی هەبێ بە زمانی هەورامی و ئەمەش ببێتە کللتورێک بناغەیەک لە هەورامان یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەدەبی بوون بێ زمانێکی ئەدەبی هەبێ کللتورێکی ئەدەبی دۆڵەمەنی هەبێ دیارە هەر وەکو لە سەرەتا باسمان کرد کە هەورامان تایبەتمەندی خۆی هەیە دوای ئەوەش کە ئێمە کە باسی ئەدەبمان کرد ئەدەبی هەورامان لەوە زۆر کۆنترە وتمان کە ئێمە ئەلێسا زۆر بە ئاسانی باسی بکەین و لە ماوەیەکی زۆر کورتا ئێمە کۆتایی پێبێنین بۆ نمونە ئێمە نمونە کە باسی ئەوە ئەەکەین باسی شعر ئەەکەین شاعران شعر لە ئەدەبا ڕیچکەی سەرەکی ئەدەبە بەڕاستی کاکەیەکان ئێمە ئەگەڕێنەوە بۆ سەردەمی دەوڵەتی ساسانی دوای ڕووخانی دەوڵەتی ساسانی بەدەست ئاینی ئیسلامی پیرۆز کاتێک کە ئەوان کۆتاییان پێهات هەندێک لە مغەکانی دەوڵەتی ساسانی هەستان دەستیان کرد بەم ئاینەوە ئەوەی کە مابوو کۆیان کردەوە سەرئەنجام کتێبێک دەرچوو کە پێی ئەڵێن سەرئەنجام کە ئێستا کاکەیە بەڕێزەکان ئاینی یارسان پەیڕەوی ئەوە ئەکەن کە هەر هەمووی بە زمانی هەورامی نووسراوەتەوە اینجا ئێمە ئەبێ ئەوەمان لە یاد بێ برا بەڕێزەکەم ئایا بۆ ئەمانە بە زمانی هەورامی نووسیان مەسەل ئەم ئاینەیان نووسیەوە خۆ تەبعەن هەموو برادەرە یارسانەکان هەمویان هەورامی نین
مەسەلە تۆ تەماشا بکە لە تورکیا هەی عەلی ئیلاهیمان هەیە لە ئێران هەمانن مەسەلەن لە ئەوە لە کوردستانی ڕۆژهەڵات و لە باشوور و لە مەسەل باشووری کوردستانی باشوورها کە ئێمە برای یارسان و کاکەیمان هەیە لەوانەیە هەورامی نەبن بەڵام ئایا بۆ ئاینەکەیان بە هەورامی بووە بۆ بە ئەدەبەکەیان بە هەورامی بووە نووسراوەتەوە کەواتە ئەم زمانە زمانێکی گەشە کردوو بووە ئەم زمانە زمانی دەربار بووە زمانی دەوڵەت بووە زمانی سەردەم بووە بە تایبەتی لە سەردەمی دەوڵەتی ساسانیا کە کورد دەورێکی زۆر گرنگی تیابینەوە و ئەمە دوای ڕوخانی دەوڵەتی ساسانی برا یارسانەکان هەستانەوە ئەم دەستیان کرد بەم دینەوە کتێبێکیان دا مەزران کە ئێستا هەمویان پێڕێویەکەن پێڵێن سەرنجام سەرنجامیش هەمووی بە زمانی هەورامی نووسراوە بەڵام نەک بەم زمانە هەورامیە سواوەی ئێستا کە ڤیان کردووە بە و نازانم چیان کردووە بەوە یا عێیان کردووە بە ئەو کاتە ئێ بووە لە باتێ عێ و ڤێژ بووە لە باتێ وێ بڕۆ سەرنجام بخوێنەرەوە تەماشا ئەەکەی ئاینی یارسان بە شێوەیەکی تۆکمە بە زمانی هەورامی نووسراوەتەوە کەواتە ئەتوانین بڵێن ئەگەر باسی ئەدەبی هەورامان بکەین ئەتوانین لە دەوڵەتی ساسانی و پێ دەوڵەتی ساسانی دەستی پێ بکەین چونکە ئەدەب برای بەڕێزم هەر ئەو کاتە باز ناکرێت کە لەسەر کاغەز نووسراوەتەوە ئەدەب بە دەماودەم گێڕراوەتەوە پاشان کە خەڵک فێری نووسین و خوێندنەوە بووە لەسەر گڵێن و قوڕینەش نووسراوەتەوە لەسەر بەرد هەڵکۆڵراوە پاشان وردە گەشەی کردووە هاتۆتە سەر کاغەز کەواتە ئەمانە هەموو ئێمە بەڵگەن لەسەر ئەوەی کە ئەدەب لە هەورامانە ئەدەبێکی بەش درێژایی مێژووی ژیانی مرۆڤایەتی لەسەر زەویدا ئەدەبیش هاوتەریب ئەدەبی هەورامان لەگەڵ ژینگە و سروشت و خەڵک و زمانەکەی خۆیان هاوتەریب تا ئەمڕۆ هاتووە یاخوا دەست خۆش بێ ماوەسان چاوەکەی من ڕۆحەکەی لەبەر چاوڕوونی و زانیاری زۆر بوو بەخێراتتانەکەم پێ خۆشحاڵ بووم بە هاتنتان بەداخەوە دەرفەت کەمە تاڕوونکردنەوەی زیاترتان بینی دەستکان خۆش بێ مامونین سپاسی بۆ تۆ بۆ تەواوی چاوەکانی تر و هاوکارانی تیشمان لەم بەرنامەیە لەگەڵ بەخێر بێنی یاخوا بەخێر بێن بەڵێ بینەرانی عەزیز هەر لە ماڵە جوانەکەی شاعیری خۆشەویست کاک ناسیح لە درێژەی ئەو زانیاریە گرنگە ئەدەبیانەی پێیدان وە کۆکراوەی تەواوی ئەوەی کە ئەمڕۆ ئێمە سۆراغمان کرد و بە شوێنیا چوین هەورامان لە مێژوویەکی دێرینی 2000 و زیاتر لە 100 ساڵێک بەر لە ئێستەی تەمەنەوە ئەو تێکستانەی هەبوون و بە زمانەکە نووسراوەتەوە پاشان بە درێژایی ئەو گۆڕانکاری خۆناغە مێژویە دەسەڵاتە سیاسیانە هەبووە زمانەکە بە پارێزراوی ماوەتەوە لە بەردەوڵەمەنی و بەهێزی و وشەسازی و ڕێزمانێکی جێگیری تێکست و نووسینی زۆر بە زمانی هەورامی و بە شعر هەنێکیان مناجاتی ئاینین جاگەر ئاینی یارسانی بوو بێ دواتریش ئاینی ئیسلامی و بە قۆناغە مێژوەکان تا هەدروستبوونی حوجرە و خانەقاکان و هاتنی کۆمەڵێک عاریف و شاعری گەورەی ناوچەکانی کوردستان بۆ ناوچەکانی هەورامانیان لە دووریشەوە بە زمانی هەورامی نووسیانە ئەوەی لەم بەرنامەیە دەستمان کەوت دەوڵەمەنی زمانەکە سروشتی جوانی ناوچەکە پارێزراوی لە ڕووی ئەمنیەتەوە وەروە ئەو فیتڕەتە ئەدەب دۆستەی لە نێو خەڵکی ئێرەیە هەبوو وە کاریگەری ئەو زانست و علم و معریفەی کەوا هەبووە وەروە ئەو مێژوویە درێژەی زمانەکە کە زمانی دەوڵەت و دەسەڵاتێکی سیاسی فراوان بۆ وای کردووە بناغە و ڕێچکە و مێژوویەکی دوور و درێژی ئەدەبیات لە هەورامان دروست بێ و گرنگی پێ بدرێت لە کۆنەوە بە ئێستاشەوە لێرەوەی مێ دەکەین هەر بە جوانی بمێنێتەوە بە ئەدەبیاتێکی باش بمێنێتەوە لێرەشەوە ئەمەش ماڵاوی لێوەکەین تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ